لهمبر اوفیسا سرکیه کانال NRT لی باجار سلیمانی خراببونک لی جرناوه رومال کرنا نوچه ندادگاهان تاوانینه بو پشتوانی کرنا نوچگان دست سرکری NRT پریوچو کوتدا دا خازاب آوای که لزگین آزاد کرنا آرام بختیار هات کرن او خراببونک وج آلیه سنتر میترو بو باروانی کرن جه مافیا رجموان هات بوری خستن پشتی ویکی هات که ما 4 روزانه آرام بختیار نوچگان NRT لی کفری لسه سکالا سروکی دادگاه تاوانن دورا کرکو گرمیان هات دستر کرن و لی پولیسین گرتن و گوهستنا کلاره میدیا ئازادەکان لەژێر فشاردان لەبەرەوەی دەنگی ئازادی خەڵک لەبەرەوەی بیرروبۆچوونی ئازادی خەڵک لەبەرەوەی کێشەکانی خەڵک بڵاو دەکەنەوە ئەم دەستگایی کە ئێمە لە بەردەمی وەستاوین قەت خۆی لە سەروی یاساوە تەماشا نەکردووە بۆیە بەڕێوبەرەکەی بۆیە ستافەکەی بەردەوام ئێمە ئاگامان لە کەیسەکانیانە لە بەردەم دادگا بوون و ڕێزیان لە بڕیاری دادگا گرتووە هجمارک جه رجموانو چالک ونن جواکا سیویل و حوالاتی و کارمندین NRT بجداری کرن دیوی خرابونه دا. راپۆرتی ساڵانەمان هەیە لەسەر و پێشێلکاریانەی کە لە هەرێمی کوردستان ئەکرێکە لە راپۆرتی ئەم ساڵمانە 1058 حاڵەتمان تۆمار کردووە کەسێک لەسەری نەهاتە وەڵام بەڵام لەسەر حاڵەتێکی ئاسایی کە کاری خۆیەتی کاری ڕۆژنامەنووسیە کەسێک دەستگیرەکرێ بەو شێوازە و لە تاکو ئێستا بە حتا بە پێی ئوسوڵی دادگایکردنیش بێ ئەو کەسە نابێت لەو شوێنە ئەو کەسێک کە شکاتی لێ کردووە خۆی دادوەرە لەو ناوچێ چۆنە بێ کەسێ شکاتکەر بێ و لە هەمان کاتشا دادپەروەر بێ. سکرتێرە لە قاسلەیمانیا سندیکا ڕژماوانە کوردستانê desteserkirina navçeganê NRT bi etekirina yasa rojnamegariya sala 2007 ya Parlemanê Kurdistanê derkirî wasf diket bi wê yekê daxwaz kir dest bi cih bête azadkirin. سکاڵا کەر کەسێکە خۆی یاساپارێزە کەسێکە خۆی دادوەرە هەستاوە بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەوانی بەدەر لە یاسای ژمارە 35 بڕگەیەکی لێکی لە یاساکانی ئوسوڵی محاکەماتی جەزای عراقی و هێناوە بە پێ ئەو یاسایە بەندی کردووە ئەمەش خۆی لە خۆیە یەک ئەتەکردنی یاساکەی ئێمەیە دوو لادانن لە کاری ڕۆژنامەوانی بۆ لەبەرێ ئەم کوڕە کارێکی کردووە کارێکی ڕۆژنامەوانی کردووە چ پێویست بۆ ئەوکە کە بگیرێ لی دەستپێکە شانە NRT دە ساڵە 2011 دا هەیانەها چەندین بنپێکاریان زەخ و ئەشکەرا بەرامبەر کانالی هاتنەکردن و دیارترین ژی شەوتاندنا کانالیە و تەقەکردن لە شاسار عەبدولواحید خودانە گروپا کۆمپانیە نالیەیە کۆ پشتیوانێ سەرەکیە NRTە لەگەڵ ڕێگریکردن لە ڕۆمارە بەروکێن شەر و چالاکیان حکوومەتە هەرێمێ لە هەولێرێ نەها جێبلی دەستەرکردنە نوچەگانە NRT فەرمانە دەستەرکردنێ بۆ ئاوات عەلی ڕێڤەبەرێ کانالیژی دەرچوویە پێشێلکاری یاسایەکان دژی NRT زۆر زەق و ئاشکران بەڵامەوەی جێگەی نیگەرانیە تا ئێستا بێجگە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیان دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم هیچ هەڵوەستێکیان نەبووە هیچ قسەیەک لەسەر و پێشێلکاریانە ناکەن کە بە ئاشکرا ڕۆیەن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی یەکەم پێشێلکارە بەرامبەر بە NRT کە ماوەی ساڵێکە ڕێگری لێکا بچێتە بۆنەکانیانەوە لەبەرەوە ئەوەی ئێمە داواکارینەوەیە کە یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ ئێمە هەمیشە ئامادەم چینە بەردەم دادگا نەک بە فەرمانی دەستگیرکردن گەر بە بانگێشکردن بێ ئەگەر بە تەلەفۆنێکیش بێکە لەلایەن ئەفسەری لێکۆڵینەوە بۆمانەکرێ ئەمانوێ بچینە بەردەم دادگا بەڵام لە کاتێکا من کە لە گەرمیان هەڕەشەی ملپەڕانم لێ کراوە چێ گەرنتی پاراستنی گیانی منەکە ئەگەر بچمە ئەوێ NRT وەکو بەشێک ژێ ئەرکێ ڕژماوانیە خوا لە پاڵ کەیسن سیاسی و گەندالی دهانە راپۆرژی لەسەر کەیسن جڤاکی بوونەرینا گشتی بەرچاوکرینە ئەف کەناڵە لێ دەستپێکە دروستبوونەوێ بێ مولکێ تاکە بێ تاکێ کۆمەڵگەهی خودزانیتن و دەنگی هەموو تەخۆچینێن بێ جودایە ئەم دەسەڵاتە تاوانبارە دەسەڵاتدارە بەرامبەر بێدەسەڵات لە هەمان کاتیشە خۆی بێدەسەڵاتە بەرامبەر دەسەڵاتدار ئەوەی کە ڕاستی بڕوامان ڕقێنێتی بەداخەوە بەڵام بەداخەوە بکوشەکان ناگیرێن بەڵام ڕۆژنامەنووسێ لەسەر شیرودالی نەعەدالەتی بەحسەکە بەڵامان ڕقە لە ڕاستیەکانە هەر لێ دەستپێکە دەستەرکردنە ئارام بەختیار نوچەگانە NRT لێ کفری چەندین ڕێکخراوان جڤاکین سیڤیل و دەستەوە سەربەخۆیان مافی مرۆڤان و هاوڵاتیان لە ڕێکا توورên civakî پشتیوانی و هەفتسوزیەخوا بۆ NRT و نوچەگەهانەوێ ئانی زمان و دixwazin بە ئاوایەکێ لەزگین نوچەگەهان بهێتە ئازادkirin.